ئێمە وەکو دەرچوە یەکەم و دووەم و سێیەمەکانی زانکۆ پەیمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2016-2017 کە ژمارەمان 1100 دەرچووە. ماوەی زیاتر لە 3 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندن داین و تا ئێستا بڕیا لە دامەزراندنمان نەدراوە. جێگای ئاماژەپێدانە لە بەرواری 1 ساڵی 2019 وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی بە نووسراوی فەرمی داوای ناوەکانمانی لە زانکۆکان کردووە. بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک لەو بارەیەوە نەدراوە. ئەمە سەرەڕای ئەوەی چەندین جار لەلایەن سەرۆک و ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و بەرپرسانی باڵا لە وەزارەت و ئەنجومەنی وەزیران پێمان ڕاگەیەنراوە لە هەوڵەکان بەردەوامن بۆ دامەزراندنمان. بەڵام تا ئێستا ئەم هەوڵانە نەکەوتوونەتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە بڕیارمان داوە بە مارگرتن لە بەردەم ئەنجومەنی وەزیران و بەردەوام دەبین لە مانگرتن تاوەکو ئەم داواکاریانەی ئاماژەی پێدەدەن بۆمان جێبەجێ دەکەن. هەرچی زووە بڕیار لە دامەزراندنمان بدرێت پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن. قەرەبووکردنەوەی 4 ساڵ چاوەڕوانیمان هەژمارکردنی وە خزمەتی ئیداری و سەرپشکردنمان لە دوو بارەوە درێژەدان بە خوێندن. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە هەموو توانایەکمانەوە پشتیوانی ئەم بەڕێزانەکەین لە یەکەم و دووەم سێمەکانی زانکۆ پەیمانگەکان لە ڕابردووشدا یادداشتیان پێشکەش کردووە. ئێمە یادداشتمان گەیاندۆتە ئەنجومەنی وەزیران بەداخەوە وەڵاممان درایەوە کە لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێرباری دامەزرانی هیچ کەسێکەوە. بۆیە ئێمە هەمیشە پاڵپشتیانین و پێمان وایە ئەوانە چینێکن توێژێکن ئەبێ شایستەی ڕێزن خەڵاتی ڕێز لێنانیان پێشکەش بکرێت لە هەموو وڵاتێکدا ئەمانە هەر لە ساڵی تەخەڕوجیان دا ئەمەزرێنرێنەوە بڕوانامەکانیان شایستەی ئەوەیە کە دامەزرێنێرێنەوە نەوەک بەداخەوە ئەوان ئێستا نەکدا نامەزرێن دەرفەتی کاریان لە هەلی هەم لە گشتی هەم لە دەرفەتی کاریان لە کەرتی تایبەتە بۆ ناڕەخسێندرێ و بەداخەوە بەشێکیان ئێستا کار و پیشەیەک دەکەن لایەق نییە بەو بڕوانامەیە کە بەدەستیان هێناوە ناومێدیان کردوون و تەواو بێ هیوا بوون و ئێمە پێمان وایە ئەوانە ئەبێ ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت هەبێ بەشێک هەبێ لە بودجە تایبەت بێ بە دامەزرانەوەی ئەو قوتابیە بەڕێزانە و نەکەر ئەوانە دەرگای دامەزراندن کە نزیکەی 5 ساڵە داخراوە ئەبێ بەڕاستی بەو شێوێ نەمێنێتەوە چونکە ئەوە بێهیوایی خستۆتە نێو ساحەیەوە و گەنجانی بێهیوا کردووە ناچاری کردوون کە دەست دەنە پرۆژەیە کە لایەق نییە بە ئیش و کاریان